مامۆسای بەڕێز و خۆشەویست مامۆسا سەعید نورسی بەڕەحمەت بێ کە زانایەکی گەورەی کوردستانی تورکیایە کە لە ساڵی 62 یعنی ئەم سەردەهینی پێشوو سەدەی پێشوو لە ساڵی 62 وەفاتی کرد بەڕەحمەت بێ. یەکێک بوو لە گەورەترین زانایانی ئیسلام بە تایبەتی لە بواری دڵ و دەروونە. دڵ و دەروونی زۆر کەسی زیندوو کردەوە لە زمانێکە کە دڵ و دەروونەکان زۆربەی مردبوون. ئەو زیندوی کردەوە بە فەزڵی خوا. ئەو پیاوە بەڕێزە ئەفەرمێ لە وتەیەکە و ئەزانم هی ئەوە و بە ناوی ئەوە بیستومە، ئەفەرمێ لە پێشا کاتێک کە دەسم کرد بە دیندارێتی و بە قورئان خوێندن و بە دراسەی قورئان و ئەمانە، ئەڵێ کاتی ئەم ڕێگایم گردە بەروتم هەموو دنیا ئەگۆڕم، یعنی هەموو دنیا چاکەکەم. ئەڵێ پاش ماوەیەتر بۆم دەرکەوت کە دنیا بە من چاک ناکرێ. وتم هەموو تورکیا ئەبێ چاک بکەم، ئەو وڵاتەی کە تایە ژیا. وتی سەیرم کرد تورکیایش بە من چاک ناکرێ. ئەمجا گەشتە شارەکەی خۆی، وتم هەموو ئەو شارە هەمووی چاکەکەم. ئەڵێ سەیرم کرد شارەکەش بە من چاک ناکرێ. دوای ئەوە وتم خێزانەکەی خۆم و عەشرەت و بنەماڵەکەی خۆم چاکەکەم، سەیرم کرد ئەوانیشم پێ چاک ناکرێت. دوای ئەوە بڕیارمدا کە خێزانە بچکەکەی خۆم چاک بکەم، کە خێزان و ئەوانەی کە لە دەوروبەر ئەو خێزانەی کە تایە ئەژیا. ئەڵێ دوایەوە بۆشم دەرکەوت ئەوانیش بە ئاسانی چاک ناکرێن. دوای ئەوە بیرم کردەوە وتم باشە بۆ وایە ئەم دنیاە. دراسەم زۆر کرد، ئەفەرمێ لە ئاخری حیاتی، ئەمە طبعا نەسیحەتی تەلەبەکانێکە لە ئاخری ژیانیە. ئەڵێ ئێستا بۆم دەرکەوت کە ئینسان من شێوازی ئیشەکەم غەڵەت بوو، بەڵکو ئەبێ ئینسان یەکەم جا دڵی خۆی چاک بکە و خۆی چاک بکە، دوایەوە ئەتوانێ خێزانەکەی چاک بکە، دوایەوە ئەتوانێ عەشرەتەکەی چاک بکە، دوایەوە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئابە و شێوە کردی، بەس من وامەزانی لەو لاوە دێ بۆ ئەملا، بەس نازانم ئەبێ لەیرۆ بڕۆ بۆ ئەوێ. بۆیە پیاوچاکان فەرمویانە بە ئێرەی بانگخواز بەوانەی کە بانگ ئەکەن بۆ لای خوا. جا ئەو کەسانیشی کە بانگ ئەکەن بۆ لای خوا وا نەزانی تەنیا مەلاکانی مزگەوتن، یا تەنها ئەوەی وا لە تەلەڤیزۆنەکان نووسراوە بانگخواز فڵان کەس. بانگخواز هەر کەسێکە کە دینی خوای پێگەیشت ئەبێ بیگەێنێت. ئیمڕۆ شایەتمان بانگی خوات پێگەیشت گەرێت تۆش ئەو بانگە بگەیت یەکێکی تر، ئیتر وەریگرد وەریشی نەگرت تۆ گوناحبار نیت. پێمان ئەفەرمێ ئەصلح نەفسەک وەدعو غەیرەک، ئەفەرمێ پێشا خۆت چاکە ئەمجا بانگی خەڵکی بکە، چونکە خۆتت چاک نەکرد براینە بڕواتان هەبێ ناتوانی بانگی خەڵکی بکەی. ئەوەش نەسی ئاەتی قورئانە کە خوای تەعالی زۆر جار تەئکید لەسەرەوەکە کە یا ئەیها الذین آمنوا لم تقولون ما لا تفعلون كبر مقتا عند الله أن تقولوا ما لا تفعلون. بۆیە ئیسلاحکردنی نەفس زۆر مهمە و هەموومان ئەبێ هەوڵ بدەین. لە سەردەمی پێغەمبەر سولەیمانە خوای تەعالی سولەیمان جاری وا بوو فەرشێکی ڕائەخست، خوای تەعالی ڕیحی ئەنارد، بایەکی ئەنارد ئەیدا بە ژێری فەرشەکەیە وەکو تەیارەی ئەم زەمانە سوورێدا بە هەموو دنیاە. ئەوە یەکێ لە موعجیزاتەکانی پێغەمبەر سولەیمان بوو عەلەیهی السەلام. خۆی و عایلەکەی و خێزانەکەی لەسەر ئەو هینە بوون بە ئاسمانە ڕیانە کرد و سەیری عەرزێ کرد و سەیری خەڵکیە کرد. گوێی لە کابرایەک بوتی یا سبحان الله خوایە گیان، یعنی لە پێش لە ئاسمانەوە وتی سبحان الله خوایە بۆ ئەو مڵکەی کە بە ئالی داودت داوە. سبحان الله پاک و بێگەردی بۆ تۆ خوایە بۆ ئەو مڵکەی بە ئالی داودت داوە، یعنی مڵکێکی زۆر گەورەیە. ئەڵێ سولەیمان بیستی و داوای کرد لە خوای تەعالی بیان نشێنێتەوە. ئەڵێ نشتەوە لای کابراو وتی ئەوە چی دوت؟ ئەو کەلیمەیە دووبارە کەرەوە. وتی واللهی يعني عجائب من لودي كخواي تعالى أم ملكي داود سبحان الله خواي بأو ملكي كبا آل داود الداوة. سليمان فرمي والله أو ملكي كبا آل داود دراوة كلقل جنا قصب كان كتيلو دنيا لجير دسا مسخر بوا همو دنيا لجير ملكي آل داود أبوا هموي أوني أو كلمة أولا خير نية كوتت باكو بيقردي بو خواي پروردگار. ئەو کەلیمەی تۆ هەمووی دێنێ یەک لە ناو دڵتۆ بەخالص یەک جار بڵێ سبحان الله لەوانەیە خوای تەعالی ڕەحمەت پێ بکە.
یەکجار یەک ئەمانەتان بیستووە کابرا ئافرەتێک لە ئافرەتە پیسەکانی بەنی ئیسرائیل پێغەمبەر فەرمێ بەغی من بەغایە بەنی ئیسرائیل ئەچێتە سەر بیرێ تەماشاکە تووتکێ زوان ئەخشێنێتە سیر ئاوەکەکە و ئاوی ناوبیرەکە زوان ئەخشێن زۆر تینوێتی ئەویش لەبەر خاتری خوا ئەو عەمەلە بۆ خواکە دا ئەبەزێت و بە پێڵاوەکانی ئاو دێنێتە بان و ئەیکاتە دەمی ئەو تووتکەوە پێغەمبەر فەرمێ صلی الله علیه وسلم بەهۆی ئەو کردەوە خوای تەعالی لە گوناحەکانی خۆش بوو چونکە لەناو دڵەوە بۆ خوای تەعالی ئەیکا بیستوتانە کە کابرایەک بەسەر ڕەسیفێکا ڕێەکە ئەبینێت چڵەدارێک ئاوا دەرچووە هەرکێ لەوە ڕێەکات لەوانێ بچێتە چاوێ ئازاری بدا ئازاری خۆیدا ئەویش ئەڵێ وەڵاهی ئیشێکی زەروری شێ ئەڵێ لەبەر خاتری خوا ئەبێ من ئەم چڵەدارە لابم چۆن عەزێتی منیدا بە عەزێتی موسڵمانانی تر نەدا هەر لەبەر خاتری خوا بەر ئەبێ ئەوڕێی هینە تیرە و چڵەدارەکە لە ئادا ئەی بڕێ لەبەر خاتری خوای تەعالی پێغەمبەری خوا ئەفەرمێ فەشەکەرەهو الله خوای تەعالی سوپاسی کرد لەسەر ئەو کردەوە بەس لەبەر خاتری ئەو کردەوە خوای تەعالی ئەی خاتە بەهەشت و لێی خۆشە بێ جا چەند موهیمە یەک کردەوەیەک بۆ خوای پەروەردگار بکە لەناو دڵتەوە بۆیە عملی دڵ زۆر زۆر گرنگە اللهم آت نفوسنا تقواها وزكها أنت خير من زكاها أنت وليها ومولاها